دووبارە دراوێکی ئەلێکترۆنی ماڵی هەزاران کەسی وێران کرد. دراوی ئەلێکترۆنی بیتکۆین ناوی دوایین دراوە کە زیانی ملیۆنان دۆلاری لە خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەت خەڵکی پارێزگای دهۆکدا. دراوی بیتکۆین لەلایەن چەندین کەسایەتی دیار کە یەکیان بێژەری کەناڵی ڕووداوە نوێنەرایەتی دەکرا و بەردەوام لە ڕێگەی ڕێکلام و بەرنامەی تەلەڤیزیۆنی ڕەواج بەم دراوە دەدرا و سەرنجی خەڵکی بۆ ڕادەکێشە لە بەرنامەکانیاندا بە دڵی خۆیان بەرز و نزمیان دەکردەوە. سەرچاوەیەکی تایبەت لەم کەیسە ئاشکرای دەکات چەندین کەس لەسەر متمانای ئەم کەسایەتیانە بەشداریان لەم دراوە کردووە و دواتر ماڵوێران بوونە. بە جۆرێک یەک لەو بەشداربووانە بە بڕی 54 دەفتەر دۆلار بەشداری کردووە کەچی ئێستا هەژمارەکەی خاڵی بووەتەوە و خاوەنی $1 نییە. بەشداربوویەکی دیکە بڕی 5 دەفتەر و 7 گەڵای خستۆتە نێو ئەم دراوە کەچی ئێستا خاوەنی 7 گەڵا نییە. جیا لەم بەشداربووانە بازرگانێک لەسەر بنەمای هاوڕێیەتی و ناسینی ئەم کەسایەتیە بە بەهای $1 ملیۆن بەشداری کردووە کەچی ئێستا هەژمارەکەی $50,000 تێدا نییە. هاوکات چەند بازرگان و کەسایەتی دیکە بە بڕی خەیاڵی زیانیان کردووە و ئەوان دەڵێن ماڵوێران و ئاژ بەتاڵ بووین. ئەوەی لە ماوەی چەندین ساڵ کارکردن و بە میرات بۆمان مابوویەوە هەموو چۆشگیرفانی چەند کەسێکی فێڵباس. هەر لەسەر ئەم کەیسە لە چەند ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 10 کەس کە زیانی یەکجار زۆریان کردووە سکاڵایان لەسەر ئەم دراوە و ئەو کەسانە تۆمارکردن کە ڕەواجیان پێدەدا و بوونەتە هۆکاری ماڵوێرانی و ئیفلاسی سەدان کەس. دواتریش هێز ئەمنیەکانی دهۆک بە بڕیاری دادوەر و بە مادەی 456 لە یاسای سزادانی عێراق و لە ژێر ناونیشانی فێڵکردن و هەڵخەڵەتاندن چەند کەسێکیان دەستگیر کرد و ئێستا لە ژێر لێکۆڵینەوەدان.